ماوەی 20 ڕۆژە ڕێگە لە هەناردەکردنی هێلکەی کێڵەکانی سنووری سلێمانی بۆ باشوور دەگیرێت و عێراق بە پاساوی پێداچوونەوە بە مۆڵەتی کێڵەکان و دڵنیابوون لە پرۆژەکان و بەرهەمهێنانی هێلکە هەر 3 مانگ جارێک سەردانیان دەکەن. خاون کێڵەکانیش بە نیگەرانیەوە دەڵێن بەو سێنزە پرۆژەی هەیەە لە ماوەی 20 ڕۆژدا زیاتر لە 150 ملیۆن دینار زیانیان بەرکەوتووە. لەو پێش ساڵی جارێک ئیجازەکانیان بە ساڵی جارێک بۆ تازە ئەکردینەوە، دوای ئەوە کردیان بە 6 مانگ جارێ، ئێستا کردویانە بە 3 مانگ جارێک، ینی هەر 3 مانگ جارێک یان سەردانی پرۆژەکانەکەن. ئێمەش کێشەکەمانەوە، یانیمە هەر 3 مانگ جارێ کێشێکی ئەومان بۆ دروستکەن 15-20 ڕۆژ تاخیر بین لە هەناردەکردنی هێلکە بۆ خواروی عێراق. بەڕاستی ئینتاجەکەمان ئاوا کۆ بێتەوە و تووشی زەرەر و زیانێکی مادیە بین. والله ئێمە ئەم 15-20 ڕۆژە تقریبا هەموو ڕۆژێک 150 ملیۆنێک زەرەرەکەین لە بەڵێ بە کۆی پرۆژەکان، ینی 150 ملیۆن دینار زەرەرەکەین لەبەرەوەی ئێمە لە ناوخۆی سلێمانیا ڕۆژی 2000 کارتۆن سەرفەکەین. ئێمە ئینتاجمان 5000 کارتۆنە، ینی 2500 بۆ 3000 کارتۆن زیامان هەیە. هی 13 پرۆژە، ئێمە 13 پرۆژین لە سلێمانی ئێستا. لە سلێمانی 13 پرۆژەی هێلکە بوونیان هەیە کە ڕۆژانە 5000 کارتۆن هێلکە بەرهەم دێنن کە دوو هێندەی پێداویستی ناخۆی سلێمانیە و ئەوەی دیکەی بۆ خواروی عێراق دەڕوات. لەگەڵ ئەوەی هەناردەکردنی هێلکە ڕاگیرا و بەشێکی زۆری لە کۆگاکان ماونەتەوە، بەڵام نرخی هێلکە لە ناوخۆ هەرزان نەبووە. دیاریش نییە کەی هەناردەکردنی هێلکەی سنووری سلێمانی دەست پێ دەکاتەوە. شەکەیان بەو ئێستا بە پێی چارەسەر بووە، لیژنەکە دوێنێ هەر هاتووە سەدانی چەند پرۆژەیەکی کردووە، ئەم ڕۆژ هەر بەردەوامە سەدانی چەند پرۆژەیەکەکەن، بەڵام ئەمە لیژنەیە دوایی لە نەتیجا کەی دەرەکەوێت کەی بنەوە بۆ بەغا ئەو وەختە دەرەکەوێ. ئێستا دەست پێ کردووە لە دوێنێ لیژنەکە هاتووە، نە هەنادە نا ئەو کە ئەم لیژنەکە هاتووە دوایی تەوسیەتی خۆیانەدەن بە لای خۆیانەوە ئەنجام وڵەتەکەیانە دەنێت. نازانم ڕێکارەکە ڕاستیەکەی هیچ ئاگاداری ئەو کاتە تا ئەو کاتە ئەرە وڵات ناردەکردن بوەسێت تا ئەو کات. هێلکە خواستێکی زۆری لەسرە لە ناوخۆ و پێشتر چەند جارێک نرخەکەی بەرزی و نزمی بەخۆیە بینیوە، بەڵام دەوترێت ئەگەر نرخەکەی لەوە زیاتر هەرزان بکرێت خواز لەسەری زیاتر دەکات و ڕەنگە قەبارەی زیانی کێڵگەکانیش کەمتر ببێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.